ئێمە دایم ئەو پژیرێمان کردووە بەشداریشمان کردووە لە زۆر خۆپشاندان و زۆر نەدوەکانی ئێمە خۆمان من شخصیان کە وەک باڵۆزی ئاشتی نێودەوڵەتی لەگەر مافی مرۆڤ و باڵۆزی ئاشتی نێودەوڵەتی ئیبراهیم مەجدوسافی لە لوبنان قسەمان کرد. ئێمە تەبعاً ئەوەی کورد بێ دڵسۆز بێ بۆ خاکەکەی دڵسۆز بێ بۆ ملەتەکەی ئەبێ داوای ئەم ئازادی بکات چونکە عەبدوڵڵا وەزیران یەکێکە لەو قائیدانە لەو جەنەڕاڵان کەوا تێکۆشاوە بۆ کورد مەعەلەل سەبیڵ لە ئێمراڵی سجنە و جەماعەتەکەی پەرتووک بووە. ئێمە ئەبێ دایم بە دڵ و بەجان ئیش بکەین ئەبێ بە کردار ئیشی بۆ بکەین دایم پشگیری بکەین بە هەموو ناحێکەوە معنەویەن مادیەن. طبعا من لەگەر ئەوەم کەوا ئەم عالەمە هەمووی هەڵسێتە سەرپا نا هەر مەجموعەیە بچووکە سێتە سەرپا و داوا بکە نا ئەبێ هەموو چوار پارچەی کوردستان سێتە پا هەموو قیادە کوردیەکان سێتە پا هەموو سیاسەتمەداران هەموو ڕۆژنامەنووس هەموو ئەوانەی کەوا دەستیانێ عەمەلا هەموو شتێ بێ هەڵسێتە سەرپا بۆ ئەوەی داوای ئازادی بکات بۆ ئۆجەڵە. ئینشەڵڵا ڕزگارە بێ ئێمە لە خزمەتتانە باڵۆزی ئاشتی نێودەوڵەتی دکتۆر سەلاح ئەحمەدی ئەندامی مافی مرۆڤی ئەمریکی.